نوسامە ئەحمەدم ئەمڕۆ باس لە بەراوردێک دەکەم لە نێوان فیلمی ئۆپنهایمەر لەگەڵ فیلمی باربی. ئایا بۆچی ئەو منافەسە لە نێوانیان دروست بوو؟ وەک بڵێین هەردووچیان باسییان لە یەکتری دەکرد و یەکتریان دەشکاندەوە و لە هەمان کاتدا خۆیان بەسەر ئەوەی کرد هەڵدەچێشە و باس لەوە دەکەین کە لە کۆدایدا چێش سەرکەوتوو بوو. بەڵام پێش ئەوەی بچینە سەر باسی فیلمەکان لە مێژە دیار نیم. ڕاستە ئەوانەی کە بینەری وەک بڵێن بەردەوامی یوتیوبەکە من دەزانن کە نزیکی مانگ و نیوێکە بێ دیار نیم. طبعاً ئێستا حالیەن لەناو ئیشکردن ناوخەریکی خان و شتیوە لەبەرەوەی لەوانەیە بەم زوانە ئاهەنگی هاوسەرگیری ئەنجام دەدەم، نزیکەی 4-5 مانگ دەبێت دەگیراندارم و بەم زوانە ماڵ دەکەم و ئینشاڵڵا ئاهەنگی هاوسەرگیری دەکەم. جا بۆیە ئێستا خەریکی ئامادەکارین هەم بۆ ئاهەنگ و ئەو بابەتە هەمیش لە هەمان کاتدا بخۆتە نەزانن خان و دروستکردن و ڕێکخستنی خان و دانانی ناو ماڵ و ئەو شتانە تۆزیش پێ دەچێت. بۆیە داوای لێبوردن دەکەم کە دابڕاوم لێتان. تەنانەت دەبینن کە لە دواوەش بڵێن ئەو ستۆدیۆ و شتەکانی خۆم نییە کە عادەتەن لە پشتە خۆم دادەنا ئەوە زیاتر کتێبەکانی باوکمن، لەبەر ئەوەی هی خۆم هەمووی هەڵگرتوێتەوە خەریکم ئێستا ئیش تێدا دەکەم. بەڵام بێخەم بن ئینشاءڵڵا لەوانەیە مانگێک دوو مانگی تر ئاخیش زۆر بڵێیت ئەو خاوەخاوی ئەوانە بخاینێ ئیدی پاشی ئەوە هەوڵ دەدەم کە بە تەکنیکێکی نوێ بە شێوازی نوێ بە چەند بڵێن بەرهەمێک و بڵاوکراوەیەکی نوێ ئینشاڵڵا دەگەڕێمەوە وڵاتان. تەنانەت فکرەی نوێ و زۆر جیاوازم هەیە، لەوانەیە هەندێک جار کۆلابڕێشن لەگەڵ یوتیوبەرەکانی تر بکەم، هەندێک جار بڵێن گفتوگۆ کراوەمان دەبێت پۆدکاست پشتیوا دەکەینەوە، یعنی ئینشاءڵڵا هەوڵ دەدەم کە بەهێزتر بگەڕێمەوە. بەڵام ئەم ماوەیە داوای لێبوردن دەکەم ئەگەر بابەتەکانم کەم بوو بن. جا ئێستا با بچینە سەر بابەتی ئەوڕۆمان کە باسی ئەوەیە ئاخۆ فیلمی باربی و هەروەها فیلمی ئۆپنهایمەر بۆچی زۆر بەیەکەوە دەبەسترانەوە و بەداریکراویش باربی چۆن ئاوان ناسا، چۆن ئاوا بڵین سەرکەوتنێکی گەورە بەدەستهێنا لە کاتێکدا منافەسەکەی کەسێکی بۆ کریستۆفەر نۆڵان بوو. یعنی کریستۆفەر نۆڵان من خۆم لەوانەیە ئەگەر لە باشترین دەهێنەریش نەبێت لە سێ باشترینەکانە دەبینی کە دەهێنەرێکی وەکو ئەو بڵێن ناقسێ فیلمێکی وەکو باربی پێ نەکرێت کە دەتوانین بڵێن تا ئاستێ فیلمێکی خەفیف و سادەیە. بۆچی فیلمێکی وەکو ئۆپنهایمەر تا ئێستاش نەگەیشتووە بە ملیارێک قازاند، بەڵام باربی خەریکە ڕیکۆردەکان دەشتێنیان ڕیکۆردی ئەڤێنجەرز و هاری پۆتەر و ئەوانەی بەم دوایانشکە. بۆچی بڵێن ئەو بەراوردە هەیە باس لەوە دەکەم. طبعاً سێ-چوار خاڵ هەن کە زۆر سەرەکین، بەڵام ئەگەر بینە سەرخاڵی هەرە سەرەکی بۆ ئەوەی کە باربی ئاوا ناسندرات تەکنیکی وارنەر برۆز بوو. طبعاً سەرەتا با مێژوویەکی کورد باس لێوە بکەم. وارنەر برۆس و کریستۆفەر نۆڵان کە دەهێنەری ئۆپنهایمەرە بەیەکەوە ئیشان دەکرد، هەر لە فیلمە کۆنەکانی ڕابگرا هەر لەگەڵ وارنەر برۆس ئیش کردووە. بەم دوایانەوە وارنەر برۆس بڕیاری دەکا فیلمەکانی خۆی لە تۆڕەکانی وەکو نێتفلیکس و ئەوانە پەخش بکات. یعنی زۆرێک لە فیلمەکانی هەر لە سینەما پەخش دەکرد و یەکسەر دەیبردە تۆڕەکان. بۆیشە بەشەکە دەرهێنەرەکان ناڕزایان دەبڕی. یەکێک لەوانە کریستۆفەر نۆڵان بوو، بۆیە دەتوان بڵێن چی دەکای لەگەڵ ئەوان نەکرد. جا نازانم فیلمی تێنێت لەگەڵ ئەوان بوو یان نا، زۆر دڵنیانیم چێکم نەکردووە، بەڵام فیلمی ئۆپنهایمەر لەگەڵ وارنەر برادرز نەبوو. یعنی بووە دەتوان بڵێن یەکەم فیلم بوو کە جیاب بووە لەوان. بۆیشە دەتوان بڵێن تۆزێک وەکو ڕقێک لەلایەن وارنەر برۆس بەرامبەر کریستۆفەر نۆڵان هەبوو. جاکە کریستۆفەر نۆڵان ئۆپنهایمەری هێنا، یەکسەر دیار بوو بڕواری پەخشیان کەتە یەک ڕۆژ. وارنەر برۆس هەلەکەی قۆستەوە، جا نازانم فیلمەکەی بە ئەنقەستی خستە هەمان ڕۆژ یاخودنا، بەڵام هیچیان پێ ناکرێن. کریستۆفەر نۆڵان ناتوانێت بڵێ کاکە بۆچی ئەو فیلمە لەو ڕۆژ دانراوە، دەکرێت هەربەزلی تەکنیکی خۆیان بێجا کە فیلمەکەیان لەو ڕۆژە دانابوو توانیان بیکەن بە کارتێک کە بەیەکەوە ببەستنەوە. زۆر جوان، ینی دەتوان بڵێم باشترین و زیرەکانەترین تەکنیکی ڕێکلام بوو کە تا ئێستا بینی بێتم بۆ فیلم. فیلمی ئۆپنهایمەر و فیلمی باربیان هینە کە تەواو جیاوازن، نە چیرۆکەیان بێک دەچێت، نە ڕووداوەکانیان بێک دەچێت، نە بڵێن ژانرەکەیان لێک دەچێت، هیچی لێک ناچێت. بەڵام ئەو دوانیان هێنایان زۆرێک لە بەیەکەوە بەستنیان بۆ کرد. تەنانەت بەر لەوەی پەخش بکرێت زۆر جار بینی پۆستەری هاوشێوەی دروست دەکرا، یان دەتبین تێکەڵی هەردوو پۆستەرەکان دەکرا، ڕووداوەکان تێکەڵ دەکران، باس لە بەراوردەکان دەکرا ئایا کامیان باشتر دەبێت، کامیان زیاتر سەرکەوتوو دەبێت، بەتایبەت کە ئۆپنهایمەر شتێکی مەزنی لێ چاوەڕوان دەکرا. ئیدی بۆیە ئەو بێکەوە بەستنەوە و ئەو هاندانی وارنەر برادرز بۆ ئەوەی زیاتر بێکەوە بەسترێن زیاتر وایکرد کە
باربی بناسێ باربی خەڵک ینی بڕین باسی لێوە بکە. طبعاً من پێم وایە ئەگەر فیلمی ئۆپنهایمەر نەبا بەشێکی ئەوانەیە کە ئێستا سەیری باربیان کردووە سەیریان ناکرد، یعنی لەبەر ئەوەی وەکو ئێستا ناناسرا. ئەمە زۆر فیلمی ترمان بینوە کە وەکو باربی توان بڵێم هەمان ڕیتم هەمان شێوازیان هەیە، هەمان بڵێن کۆمێدیا و هەمان کاست و هەمان شتیان هەیە، بەڵام وەکو باربی نەناسراوە، ینی کە باس لە ملیارە کوشتیوا دەکەین دەبێت فیلمێکی زۆر ناسراوە. جا چۆن ئاوە ناسرا بەشێکی زۆری بەستنەوە بوو بە ئۆپنهایمەر و وەدایکراویش بە کریستۆفەر نۆڵان. بۆ دەتوانم بڵێم وەکو تازە گوتم زیرەکانەترین جۆری ڕێکلام لەلایەن وارنەر برۆسەوە کرا لە ڕێی دەرهێنەرێکی کۆنی خۆیەوە، هەم جۆرێک لە تۆڵی بەکارهێنا بەرامبەر کریستۆفەر نۆڵان، هەمیش فیلمەکەی خۆی بەو بەناوبانگ کرد و دووبار کریستۆفەر نۆڵانی بەکارهێنا بۆ ئەوەی کۆمپانیاکەی خۆی پێ بەناوبانگ بکات و بیناسێنێت. خاڵێشتر کەوای کرد فیلمەکە فیلمێکی بڵێن ناسراو بە فیلمی باربی ئەوانە بڵێن بناسرێ، ئەوەیە کە بابەتی فیلمەکە بابەتێکە لە ئێستادا دەتوان بڵێن ڕەواجی هەرە زۆی دەسێ، بابەتی فێمینیزم و گەنجانە و نازان ئەو شتانە. تەنانەت لە یەکێک گوێم لە یەکێک لەوانە کە ریڤیو دەکرد و دەتوان بڵێم وەکو خۆم زۆر مەراقی فیلمەکە نەبوو، گوتی خۆشترین شتی فیلمەکە گۆرانیەکان هەیە کە دەبینی تەنیا ئەوەی کە بڵێن چێژ و ئەوەی کە هاڵپەڕی و نازان ئەو شتانەیە ئەوانەی تێدایە لە ناو فیلمەکە، ینی فیلمێکی گەنجانەیە، فیلمێکە کە نەک معقەدنیە وەکو بڵێن ئۆپنهایمەر، هەر فیلمێکی زۆر ئاساییە، هەمووی گۆرانی و ئەو بابەتانی هەمووی ڕەنگ و شتە ها ڕەنگی پەمبەی چەند تێدا بوو، ینی ئەوە هۆکارێکی زۆر سەرەکی بوو کە وای کرد فیلمی ئەو بڵێن باربی لە ئۆپنهایمەر بەناوبانگتر و ناسراوتر بێت، لەبەر ئەوەی واقعانە بڵێن بەتایبەت ئەوانەی کە ئۆپنهایمەریان بینیوە دەزانن ئۆپنهایمەر مێشکێکی زۆر فراوان و زۆر کراوەی دەوێت، ینی هەتا بکرێت لە فیزیات تێبگەی، هەتا بکرێت زانست بزانی، هەتا بکرێت حەز لە فیلمە دوور و درێژەکان بکەیت کە تۆزی حساب بکەوە. بەڵام لە بەرامبەردا باربی وانە باربی فیلمێکی بەچێر فیلمێکی برین بە جۆش و خڕۆش و نازم هەڵپەرچی ئەوانەیە بۆ بڵین ئەگەر کەسێکی تایبەت نەبی ینی وەکو ئۆپنهایمەر لەوانەیە هەم کەس چێژی لێ ببینێت. بڕۆ پێشانی منداڵیش لەوانەیە هەمیشە هەرپەڕێنە بەرامبەر باربی ئەوانە لەبەر ئەوەی گوێرانی شتێتایە. خاڵێکتر کاستینگە، طبعاً لە کاستینگ هەردووچیان کاستی بەهێزیان هەیە، بەڵام وەکو ڕۆژێڕان ئەوەی ئۆپنهایمەر هەر زۆر ڕاقیە. نازانم ئەوەی باربی چۆنە، سەر لە کۆتاییدا بۆتان باز دەکەم بۆچی نازانم، بەس ئەوەی باربی پێم وە نەزانم هەست ناکەم شتێکی ئۆسکاری بێ، بەڵام بۆچی تەوەقع دەکەم بۆ ئۆسکار پاڵێ و ئەگەری بردنەوەشی هەیە لەبەر دووبارە لەبەر شێوازەکەی کە زۆر لەگەڵ ئۆسکار و لەگەڵ ئەخڵاتانی ئێستا دەگونجێت. تەواو کە سیر دەکە هەردووشیان کاستێکی بەهێزیان هەیە، بەڵام ئەوەی ئۆپنهایمەر تەنیا باس لە ئەکتینگی بڵێن کیلیان مەرفی یان ڕۆبەرت داونی جونیۆر دەکەن، زۆر کەم وایە باسی ئیمیلی بلەنت و فلۆرەنس پیو ئەوانە بکەن، بەڵام لەوەی تر ڕایان گۆزلینگ و مارگۆت ڕۆبی هەر زۆر مەدەح دەکرێت، ینی هەر زوو دەڵێن شانی ئۆسکارن لە پاڵێورێن نازم ئەو شتانە. طبعاً بەلامەوە سیر نابێ ئەگەر پاڵێورێن ڕاستی، لەبەر ئەوەی ئەگەر سیر بکەن ڕەواجی ئێستای سینەما بەتایبەتی کە زۆر لە دەستی ئەمریکا شیوایەتی ئەو شتانەیە، ڕەوازی ئێستا سینەما و ئیعلام زۆر بەرە ئەو شتانە دەچێت. چۆن ئەگەر سەیری تۆپی پێ بکەن ینی بابەتەکە ناگۆڕم، بەڵام لە تۆپی پێ دەبینین کە چۆن ئیعلام کۆنتڕۆلی ئێستای تۆپ پێ دەکات، بە هەمان شێوە سینەماش زۆر کۆنتڕۆل دەکات. یعنی دەبینی پێش ئەوەی فیلمی باربی پەخش بکرێن هەمان دەیان گوت ڕایان گۆزلینگ شایانی ئۆسکارە، نازانم مارگۆت ڕۆبی شایانی ئۆسکارە، کاکە فیلمێکی ئاوا زۆر زەحمەتە بداتە ئۆسکار. احتیاطیە من ناڵێم تەوەقعیش دەکەم ڕاستی بپاڵێورێن، بەڵام یعنی ناکرێت تۆ لە ناکە ئاوا بڕیا بدەیت کە بڵێ وەڵا لەسەر فیلمێکی ئاوا ئەوان شایانی ئۆسکارن، لە کاتێکدا زۆر فیلمی تر هەنکە لە داهاتدا دێن بەهێزن و ئەوەش کە کیلیان مەرفی و ڕۆبەرت داونی جونیۆر و ئیمیلی بلەنت و چەندان تر لە فیلمی ئۆپنهایمەر دەکەن زۆر زەحمەتیانی ئەوە لە باربی کرابێت، هەر بخۆی ینی لە ژانرەکە کۆمێدیا قەت ناگاتەوە بۆ ئاستا، قەت ناگاتەوە بەوەی کە ئەو تراژیدە ئەو درامایە بگەینی، بەڵام ڕەواجی ئیعلامەکە بۆ لای ئەو کاستە بەهێزێک کە لە باربی هەبوو زۆر زیاتر بوو لەوەی کە لە ئۆپنهایمەر هەبوو. زۆر کەمتر باسیەوە دەکرێت کە ڕۆبەرت داونی جونیۆر چ ئاکتێکی باشی جارات چۆن شایانی ئۆسکارە لەوەی کە باس لە مارگۆت ڕۆبی دەکەم بۆ منە. دە بە هەمان شێوە دووبارە دەکرێت تەنان تەکنیکی خودی وارن برۆسی بێت کە زۆر تەرکیزی خستۆتە سەر کاستێکی بەهێز دانان بۆ فیلمەکە
وە کاستێک کە ئیعلامی بن، کاستێک بن کە لە ڕووی ڕاگەیاندنەوە زۆر باسییان لێ بکرێت. جا دەتوانم بڵێم ئەوانە خاڵ هەر سەرچیەکان بوون. ئیدی فیلمەکە لە ڕووی بڵین ڕنگ و نازان لە ڕووی درێژی و ماوە ئەوانە زۆر دەوری هەبووە، من یەکێکیان 2 سەعاتە ئەوەیان 3 سەعاتە، یەکێکیان کراوەیە هەمیشە ڕنگ و شتی تێدایەوە، هەمیشە بە باسم کرد جەوی کراوەیە ئەوەیان تۆزێک مەعەقەدە تۆزێک ساردە، یان بڵین مۆسیقا و شتەکەی ئەوەی تر مۆسیقایەکی جۆرێک لە مۆسیقای بڵین هەرچەندە دڵگیرە، ینی مۆسیقای ئۆپنهایمەر لەوانەیە ئەگەر ئاگادار بن زۆربەی ڕیلەکان ئێستا مۆسیقای ئۆپنهایمەر بەکاردێنن، بەڵام مۆسیقایەکی بڵین هەڵپەرچی ئەوانە نییە کە بڵین دڵخۆشی ئەوە پێدات و بڵین هەڵپەڕی ئەوانە زیاتر چێژێکی تایبەتە، بە تایبەتی ئەوانێک کە زیاتر حەز لە مۆسیقا ئەوان دەکەن زیاتر هەستی پێ دەکەن. ئەوەی باربی وانە، باربی بەگشتی فیلمێکی کراوەیە ڕنگ و شتەکانی بە هەمان شێوە، بەڵام وەک باسم کرد هۆکاری سەرەکی و خاڵی یەکەم ئەوەیە کە وانەر برادەرز زۆر بە جوانی ئۆپنهایمەری بەکارهێنا تاکو ڕیکلام بۆ خۆی بکات و وا بکات کە ئەو بناسنی، ینی بەشێکی زۆری ئەوانەی کە فیلمەکەیان بینیوە بینەی فیلمەکەم، بەڵام بەشێکی زۆریشی ئەوانە کە سەی ئۆپنهایمەر دەکەنیان هاندەری کریستۆفەر نۆلان لە مەراکیات چون سەیری باربیان کردووە، جا بۆیەشە ئەو بڵین ئەو ڕێژە زیادی پەیدا کردو پێم وایە. بەڵام لێرە یەک خاڵ هەیە کە پێشتریش باسم خاڵی دووەم زۆر پێویستە تەرکیزی بخەینە سەر ئەویش بابەتی فێمینیزم ئەوانەیە. طبعا من ڕازگۆ دەبم لەگەڵتان فیلمی باربیم نەبینیوە، ئێستا لەوانەیە کە ئەو قسەیە دەکەم هەمووتان بڵێنەوە بینێکە باسی چی دەکات فیلمەکەشی نەبینیوە چێ دەڵێ فیلمەکە وایە. من ڕاستی ینی بەتایبەتی لە ئێستادا ئامادەی ئەوم تێدایە 2 سەعات دابنیشم لە بەرامبەر فیلمێک کە لە سەدانەوەتی بە خراپباسکردنی پیاوە، لە سەدانەوەتی بابەتێکە کە من ئیمانم پێ نییە، بابەتێکە کە دەتوانم بڵێم بە سوکایەتیکردنە بە پیا و بابەتێکە کە تەنیا ژن وەکو شتێک پیشان دەدا کە لەوانەیە خوا وای دروست نەکرد بێت، لەوانەیە سروشتی ژنوانە بێت. من ئامادە نیم ڕاستی لە بەرامبەر فیلمێکی وا دابنیشم، هەر جەوم لێ ناوێت، یعنی زۆرم هەوڵدا باوەڕکەن گەیشتە سەر ئەوەی کە بچم بڵێن فیلمەکە دابەزێنم و سەیری بکەم، بەڵام نازانم دەچووم قوڵقم نەبوو، دەمێنە پێش چاوم 2 سەعات سەیری فیلمێک بکەم کە باس لە فێمینیزم کە لە کاتێکدا من هەر ئیمان بە فێمینیزم نییە، باوکو فێمینیزم وەکو بڵێن وەکو چەکێک وەکو جۆرێک لە بڵێن ئامراز دەزانم کە لەلایەن پیاوە دانرابێت بۆ ئەوەی ئافرەت بە ئارەزوی پیاوە بزۆرێنێتەوە، بەڵام بووە هەڵکە کە بە ئارەزوی خۆی دەزۆرێتەوە. من هەز دەکەم فەمینیزم شتێکی وایە، بەڵام بابەتی من لەسەر فێمینیزم نییە، بەڵام ئەو هۆکارێکە وای کرد من سەیری باربی نەکەم ئەوە بوو. لە بەرامبەریشدا من زۆر مەراقی کریستۆفەر نۆلانم، بۆیە پێما بە یەکەم دووەم ڕۆژ بوو چون لە سینەما سەیر کرد. جا ناڵێم لەوانە ئێستا زۆر بەتان بڵێن کە سیر نەکردوە چۆن بڕیار لەسەر ئەوە دەدەیت. طبعا یەکێک لە هۆکارەکان یاخود یەکێک لە ڕێگاکان ئەوەی کە بڕیار بدەم ئەوەیە کە ڕیڤیو خەڵکانترم بینیوە، بەتایبەتی ئەو وانێک کە بە درێژای ساڵەکان هەستم کردووە کە تا ئاستێک هەمان بیری و هەمان فکری منیان هەیە، هەمان شتیان دەگوت کە فیلمەکەیان بینی بوو، زۆربیان هەستیان بەوە ڕەزی دەکرد، زۆربیان دەیانگوت ئەگەر حەز دەکەی فیلمێک ببینی کە سوکایەتی بە پیاو دەکات و پیاو ڕەزی دەکات بڕۆ سەیری ئەو بکەن، ئەگەر فیلمێک دەبینیت کە بە پێی فکرەکانی ئەمریکا ئەوروپا بجوولێتەوە بڕۆ سەیری ئەو بکەن. ینی فیلمێک بوو هەر چەندە ڕیڤیو زیاترم لێ دەدی زیاتر لە بەدڵم دەکات، زیاتر ئەوە دەبوو کە سەیری نەکەم. جا خەڵکانش زۆر دەڵێن باشە کێشەی چییە ئەگەر باس لە فێمینیزم بکات. طبعا باسم کرد من خۆم زۆر لەگەڵ مافی ئافرەتم، زۆریش پێم ئاسایی ئافرەت هەرچی احتیادیە بکات و ئەوانە، بەڵام وەکو فکرەی فێمینیزم من هیچ لەگەڵی هاوڕانیم. فکرەی ئەوەی کە ئافرەت بڵین لە پیاو بەرزتر بێت و نازانم قیمەتیش تایبەت و ئافرەتدا بندرێت و ئەوانە خۆن دەڵێم قیمەت دەبی تایبەت بێت، بەڵام ئەوانێک کە زیاتر چوونەتە ناو بابەتی فێمینیزم ئەوان دەزانن کە فێمینیزم هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کە قیمەتی ئافرەت لاواز بێت و کەم بێتەوە نەک بەرز بێت. جا بۆیە ڕاستی من سەیری فیلمەکەم نەکرد، باوەڕ ناکەم قەتیش ئەو زوئەتە و غیرەتەم هەبێت و ئەو توانایان هەبێت کە 2 سەعات دابنیشم لە بەرامبەر فیلمێکی ئاوا، ئەگەرچی فیلمێکە لەوانەیە هەمووی زەوقی و ئەڵام گۆرانی شتی وایە، بەڵام دەبینم پەیامەکەی ئاوایە جەوم ناگرێت. خەڵکانێک زۆر دەڵێن لە کۆتاییەکەیدا دەڵێ وەڵا هەمومان یەکسانین و ئەو شتانە، بەڵام ئەوەشیان غەڵەتە. من خۆم ڕاستی لەگەڵ یەکسانی پیا و ئافرەت دەین،
هەریەکە و بەقەدر خۆی هەریەکە و بە شێوازی خۆی قیمەتی هەیە هەردووکمان لە یەک ئاستین بەڵام قیمەتی هەردووکمان جیاوازە شێوازی گەشتمان بۆ ئاستە جیاوازە من پێم وایە بەو جۆرەیە بەداخەوە هەندێک لە وێبسایتەکان کردبوویان گوت بوویان ئافرەتانیش مافکۆیان هەیە و دەبێت پشتگیری بکرێن و ئەو نەوەشتانە بەڵام من لەگەڵ ئەوەدانی تەنانەت تەرجمەش بکەی لەبەر ئەوەی هەر ئەو هەنگاو بچووکانە بووکەوەی کردو ئێستا لە ئەمریکا کەس نازانێت تەنانەت ڕەگەزی خۆی چییە هەر دەچێت لای کەسێک دەڵێت چەند ڕەگەز هەیە دەڵێ 20 ڕەگەز هەیە دەڵێ ڕەگەزی تۆ چیەوە دەڵێ دێم نازانم تەڕەماش ئەو هەزار شتی تێکەڵ دەکات هۆکارە سەرەکیەکان ئەوە لەو بەو بڕە لەو باوتان دەستی پێکرد لە فێمینیزم و نازانم ئەو شتانە بۆیە من لەگەڵ نیم تەنانەت ئەوە بکەوێتە بازاڕیشەوە و بڵاژ بکەیتەوە بەخۆشم هیچ خۆڵقم نییە هیچ جۆم نییە و پێشم وایە بە ئەگەرێکی زۆرەوە باربی ئەگەر زیاتر لە ئۆپنهایمەر نەپاڵێوێ بۆ خڵاتە چ ئۆسکارە چ خڵاتیشتەیە وەکو ئۆپنهایمەر دەپاڵێوێ لەبەر ئەوەی ئەو پەیامەکەی ئەوەن دەگەینێ وەستەکەی ئەوان دەگەینە کە فێمینیزمە کە سوکردنی پیاوە کە شێواندنی جێندەر و شتەکانە یعنی خەڵک نەزانێت چەند ڕەگەز هەیە و باوەتانە هەموویان بەناڕاستە خۆل ناو فیلمەکە ڕەندەدەنەوە ڕاست فیلمەکەم نەبینیوە بەڵام ئەوانەی باز دەکەن ئەوانەی کە من لێ تێگەیشت و هەمووان باسەوە دەکەن کە تا ئاستێک باسی ئەو بابەتی تێدایە دا لە کۆتاییدا کامە فیلمیان باشترە تەبعاً من خۆم دەڵێم ئۆپنهایمەر یعنی من ئەوەی ترم هەر نەبینیوە سزای ڕێی پێنج پێ بدەم بە پێچەوانەوە ئۆپنهایمەر من دەیتەواوم پەیداوە لەبەر ئەوەی ینی تەواو مەراقی کردن و تەواو شەیدی کردن و تەواو ناوازە بووە ڕێک ئەو بە کە من دەمویست بەڵام وەک باسم کرد لەبەر ئەوەی فیلمێک نییە کە بۆ هەموو کەس بێ لەوانەیە باربی یان بۆتە هۆکارێک کە وای کردووە باربی ئەو ڕێژە سەرکەوتنە بەدەست بێنێت و لە بەرامبەردا ئۆپنهایمەر کە سەرکەوتن بووە سەرکەوتنێکی باشی بەدەستێناوە بەڵام ئەگەر وەکو بەراورد بێ بێگومان بەتایبەت لە ڕووی داراییەوە بەڵێ باربی سەرکەوتنی زیاتر بەدەستێناوە بەڵام وەکو سەرکەوتن لە ڕووی سینەماییەوە ئەگەر واقعی بین و فێر لە خۆمان نەکەین ئەوەی ئۆپنهایمەر هەر شایانی ئەوە نیە بەراورد بکرێت بە شتێکی وەکو باربی من سام ئەحمەدم سوپاس